سلااو ڕێز بەڕێزان ئەمڕۆ مامۆستاژیمان لەگەڵدایە جا لەوەی کە لە منی جێ لێ ڕاگرن پرسیاری لە خۆی بکەین کە مامۆستاژی چێ و باسی خۆتمان لێ بکەی ئەگەر ئەزیێت نەبی. بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز گەنجانی فیزیا ناسانی کۆلێژی زانست بەشی فیزیا کە جێگای شانازی منن بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم بۆ ئەو بەرنامە و ئەو چالاکە زانستانی کە ئەنجامی دەدەن. ئەم ناوم ئەژی چەتۆ حەسەنە لە دایکبووی ساڵی 1970 گەڕەکی تەیراوە لە شاری هەولێر. لە ساڵی 93 ئامادەی خوێندنی ئیسلامی تەواو کرد لە هەولێر و لە ساڵی 2014 پەیمانگای زانستە ئیسلامیەکان بەشی پەروەردەم تەواو کرد، دیپلۆم هەیە لە بواری دراساتی ئیسلامی. لە بواری فەلەکناسیش تەنها وەکو ئارەزوو لە ساڵی 1986ەوە لە بواری ئارەزومەندی فەلەکناسی کار دەکەم. کاری سەرەکیم ڕۆژنامەنووسی زانستیە لە ساڵی 94ەوە هەتا ئێستا و سپاس بۆ خی گەورە ئێستا لە بەشی فیزیا لە کۆلێژی زانست درێژە بە کار و چالاکی زانستەکانی خۆم دەدەم. پەیوەندی خۆتمان دۆ باسکەی لەگەڵ ڕوانگەی فەلەکناسی خۆرکو و دەست بە ویشانە کرد و ئامان سانسیە لەو ڕوانگەیە هەر بە کورتی ئەگەر وەریگرین. بەنسبەت ڕوانگەی فەلەکناسی خۆر سەر پرسیارەکەی جەنابەت کە دوو پرسیارە، یەکیان ڕوانگەی کۆڕەک لەگەڵ ڕوانگەی فەلەکناسی خۆر. بێگومان ڕوانگەی فەلەکناسی خۆر ڕۆژەیەکی زانستی بوو، پێشتر لە ساڵی 2014 و 15 بوو تەرحەم کرد، بەڵام لەبەرەوەی هۆکارەکانی سەر هەڵدانی شەڕی داعش و تێکچوونی باردۆخەکە ئەو پرۆژەیە ڕووناکی دنیای نەدید. سپاس بەخوای گەورە ساڵی 2022 بەسپاس ئەو پرۆژەم تەڕح کردەوە جارێکتر بۆ پرۆفیسۆر دکتۆر هێرش کە عمیدی پێشترمان بۆ کۆلێژ سڵاوی لێ دەکەم. پرۆفیسۆر دکتۆر هێرش موافقەی لەسەر کرد و هەروەها بەسپاسەوە ڕێزدار دکتۆر محەممەد ئیسا سەرۆکی بەشی فیزیا ئەویش لەلای خۆی ڕەزامەندی نیشاندا. دوای دکتۆر هێرش هەروەها پرۆفیسۆر دکتۆر عەبدولکەریم یاسین هات بەسپاسەوە ئەویش پاڵپشتی ئەو پرۆژەیەکرد. ئەو پرۆژەیە تەنها بریتیە لە ڕوانگەکردنی خۆر لە ڕێگەی تلسکۆپ، ئەو تلسکۆپانەی کە ئێمە لە لامانە و هەروەها ئەو پرۆژەیەکی هاوبەشە لە نێوان ڕێکخراوی فەلەکناسی کوردستان کە لە ساڵی 2005ەوە هەیە لەگەڵ بەشی فیزیای کۆلێژی زانست. ئەو لێکتێگەیشتنە لە ساڵی 2012 وەکو بڵێن لیژنەشی لەسەر دروستکرا براتان و هەروەها دکتۆر خالید ئەکرەم عەباس و هەروەها مامۆستا سەفا، ئەمانە وەکو لیژنە کاک هەرێم کاکل، ئەمانە وەکو لیژنەی بەڕێوەبردننی چالاکیەکانی ئەو پرۆژێنە. کاری سەرەکی وەکو باسم کرد ڕوانکردنی چالاکیەکانی خۆرە لە تەقینەوەکان لە دیاردەکانی لە فۆتۆسفیر و دەدا تلسکۆپ دادەنین، قوتابیان دێن سەیری خۆر دەکەن، ڕاستەوخۆ زانیاری خێرا وەردەگرن و بەشێکی دیکەشی ئەوەیە ئەمە لە ڕێگەی سیمینار و کۆر و هەروەها کۆنفرانس ئەگەر بکرێت لە داهاتوودا پەرە بەو ڕوانگەیە دەدەین. ئینشاڵڵا ئامێری دیکەشمان لەبەردەست دەبێتن بۆەوەی زیاتر پەرەی پێ بدەین. بەشی دووەمی پرسیارەکەت دەربارەی ڕوانگەی فەلەکناسی خۆر، هەردوو کەلیمە لێک نێزین کن، ڕوانگەی فەلەکناسی کۆڕەک و ڕوانگەی خۆر. بێگومان ڕوانگەی خۆر پرۆژێکی بچووکە سەرەتایەتی، بەڵام ڕوانگەی فەلەکناسی کۆڕەک پرۆژێکی عالەمی گەورە بوو. لە ساڵی 77 دەستیان بەکارکردن کرد، چاوەڕوان دەکرا سێ وحدەی گەورە تێدا بیتن، مەرسەدێکی گەورە، گومەزێکی گەورە، تلسکۆپێکی 3.5 متر، تلسکۆپێکی 1.5 متری، هەردووچیان ڤیژوەڵ بەسەری و هەروەها سەحنێکی گەورە، تلسکۆپێکی ڕادیۆیی بە تیرەی 30 متر. بەداخەوە وەکو ئاماژەشت پێدا لە ساڵی 84 فڕۆکە جەنگیەکانی ئێران ئەو شوێنیان بردومان کرد و بەداخەوە پرۆژەکە پێشەوەی تەواو بێ بە تەواوی پەچی کەوتو. ئەو سێ شەریکە کۆمپانیا ئەڵمانیی کە بەتەمابن دروست بکەن کشانەوە بەداخەوە تا ئێستاش پرۆژەکە بە مردوێتی ماوەتەوە، پێویستی بە پارە و بودجێکی یەکجار زۆرە بۆ دووبارە نۆژەنکردنەوەی. پرسیاری یەکەم ئەوەیە فەلەکناسی خۆر واتە چی؟ یانیش ئەسترۆنۆمیکەل ئۆبزەڤێتۆری. دەست خۆش بۆ پرسیارە. بەنسبەت ڕوانگەی فەلەکناسی خۆر مانای چییە؟ یعنی بۆچی ڕوانگەی خۆر دەکەین؟ بێگومان خۆر کە نزیکترین ئەستێرەیە لە زەوی، کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان هەیە. بەبێ خۆر ژیان لەسەر زەوی بەڕێوە ناچێت، دەبێتە سەهۆڵمەندانێکی زۆر گەورە. بۆیە خۆر کاریگەری ڕاستەوخۆی لە زەوی هەیە، چونکە نزیکترین ئەستێرەی لە زەوی. زۆر جار لە هەواڵەکان کە باس لە خۆر دەکرێت بە شێوەیەکی سەتحی باسی خۆر دەکرێت، باسی شتە باشەکانی خۆر دەکەن، بەڵام ئەمە دەزانین هەموو شتێک لە گەردوون مەترسیشی هەیە بای خۆی. بۆ نمونە خۆر بۆچی ئێمە فۆکەسمان کردە سەری، چکە هەندێک جار تەقینەوەی زۆر گەورە لەسەر خۆر ڕوودەدات. ئەو تەقینەوانە کاریگەری ڕاستەوخۆی گەورەی هەیە لەسەر زانستێک کە دەخوێندرێ ناوی سپیس وێدەرە، واتە زانستی کەشی بۆشاییگەری، زانستی کەشی بۆشاییگەری، نە کەش و هەوایی.
کاتێک کە خۆر تەقینەوەکانی بەسەردا ڕوودەدا هەندێک تەقینەوەی زۆر بەهێزە هەندێک دیاردەکانیدا دەردەچێت بەرەو ڕووی هەساری زەوی دێتن تەنۆچکە بارگاویەکانە بای خۆرە پرۆترۆنە نیۆترۆن ئەو تەنانەی هەمووی لە خۆر دەدەچێت تیشتی گامایە تیشتی ئەکسە تیشتی سەرویوەنەوەشەیە هەمووی لە خۆرەوە دەردەچێت بەڵام کاتێک کە دەگاتە زەوی ئێمە دەزانین خوای گەورە کە بەرگە هەوایکی تۆکمەی بۆ زەوی دروست کردەی پارێزێت بەڵام لەگەڵەوەش کاریگەری زۆر لەسەر هەندێک بوار جێدێت ئەگەر هاتوو تەقینەوەکان زۆر بەهێز بوو ئێستا چەند دەستگایەکێ لە جیهان بە تایبەتی ئاژانسی بۆشایگەری ناسا لە ڕێگەی وێبسایتەکەەوە دەستگاکانی دیکە ئاگادار دەکاتەوە کە تەقینەوەکی گەورە ڕوویدایە کاتێک ئێمەش لە ڕواگەی فەلەکناسی خۆر پەیجی تایبەتیمان هەیە لە فەیسبوک ئەمە ئەم کارەمان وەکو بەشێک لە چالاکیەکان وەری خۆمان وەگرت و ئاکتیڤیتیەکان ئەوەیە کە ئەو هەواڵە بڵاو دەکەینەوە وەکو زانیاری تا خەڵکیش بەرچاوی ڕوون بێ خۆر چەند کاریگەری هەیە چونکە جاری وایە ئەو تەقینەوانە مانگە دەستکردەکان پەک دەخات تەنانەت وێزگەکانی بەرەمێنانی کارە باش پەک دەخات وەکو پێشتر پەچی خستووە و کاریگەری لەسەر ژیان هەیە لەسەر بەرزبوونەوە نزمبوونەوەی پلەکانی گەرما هەیە هەندێک لە زانایان دەڵێن بوارەکانی پەیوەندی قەتع دەکات یعنی جاری وایە سوپای ئەمریکی سوپای چینی سوپای کۆری لە نێو زەریای هێمندا لەگەڵ تەقینەوەکی گەورەی خۆر سعاتێک پەیوەندی لە نێوان کەشتی گەلەکانیان پچراوە کەواتە خۆر کاریگەری زۆر گەورەی لەسەر زەوی هەیە وەکو نزیکترین ئەستێرە بۆیە ئێمە لە ڕوانگەی فەلەکناسی خۆر فۆکەس دەکەینە سەر ئەو چالاکیانە هەتا پێمان بکرێت وەکو زانیاری بڵاوی دەکەینەوە جگەلەوەی کە ئێمەش ڕەستی دەکەین و وێنەی چالاکیەکان دەگرین بەنسبەتەوەی کە من چۆن هاتمەنە ئەو بوارە بەبیرم دێ لە ساڵی 1986 بۆ یەکەم جار باوکی خۆشەویستم مامۆستا هونەرمەند چەتۆ حەسەن هەمنی بردە بازاری هەولێر لە بازاری کتێبخانەکانی ئێستا تقریبا ئەو کاتی ئەو شوێنە شەر هەبوو کتێبێکی کچکەی لۆ کڕیم بە ناوی استکشاف الفەضا دۆزینەوەی بۆشای ئاسمانی ئیتر لە ساڵی 86ەوە ئێستاش مایتم ئەو کتێبە دەستم کرد بە سیرکردنی تەنە ئاسمانەکان و سەرنجی ڕاکێشام ئەمەوە بوو لە ساڵی 86 وەکو ئارەزومەند چوومەنێ ئەو بوارە وردە تا ساڵی 90ەکان ئیتر لەوێدا بە سوپاسەوە کتێبخانی ناوەندی زانکۆی سەلاحەدینیش من وەکو میوانێک دەچوم سەردان دەکردن کتێبیان دەدامێ ئەو کتێبانم دەخوێندەوە وردە لە بواری فەلەکناسی نزیک بوومەوە جگە لەو بەرنامانێکە لە تەلەڤیزیۆن پێشکەشم کردووە کەواتە سەرەتای دەستپێکردن لە بواری فەلەکناسی دەستپێکێکی ئارەزومەندانە بووە بەداخەوە لە هەرێمی کوردستان فەلەکناسی نەخوێندرا بۆیە نەمتوانی بە شێوەیەکی ئەکادیمی بواری فەلەکناسی بخوێنم زمان مثلا زۆر جار لە ئینتەرنێت و ناو سۆشیال میدیا جێمان لەوێ بێ کە مەسەرەن ئەو تەلەسکۆپە گەورانە کە بە قەمەرسناییەکان فڕەدراینە ناو گۆشای ئاسمان ڕسمی زۆر جوانی و داتای زۆر چاکمان لۆ دەنێرن لە ناو گەردونی خۆماندا پرسیاری ناومێشکم ئەوەیە کە فەلەکناسی گشتی و فەلەکناسی خۆرچیان جیاوازە لۆ بەشێکی بە ناوی فەلەکناسی خۆر و لۆ جیاکراوەتەوە لە فەلەکناسی گشتی بێگومان زانستی فەلەکناسی زانستێکی زۆر گەورەیە ینی بەڵام بەم دوایە پێشکەوتنی گەورەی بەخۆبینیەوە لەگەڵ پێشکەوتنی ئامێرەکانەوە زانستی فەلەکناسی وەکو زانرا وەکو تعریف ئەو زانستەیە کە لەسەر مەنهەجێکی ئەکادیمی علمی لێکۆڵینەوە دەکاتە سەر تەنە ئاسمانیەکان لەسەر زەوی و ئینجا تەنە ئاسمانیەکان و تەنەکانی هەرە دوور کەواتە زانستی فەلەکناسی زانستێکی ئەکادیمیە دەخوێندرێت لە سەر تاپای جیهاندا مێتۆدی تایبەتی خۆی هەیە ڕێگەی هەیە ڕێگەی ریسێرچ و بەحسی هەیە بە ڕێگەی فیزیا ڕێگەی ریاضیات پاڵپشی دەکرێت بەڵام زانستی فەلەکناسیش خۆی چەند فەرعێکیان چەند لقێک چەند برانچێکی هەیە بۆ نمونەیەش لەوانەیە کە ئێمە کاری لەسەر دەکەین بواری ئۆبزەرویشنە ڕەسڵ ئەو ڕەزدا مەباسی پرۆفێشناڵەکان ناکەین لە مەرسەدە گەورەکان دانیشتون کە ئەمانە کاری گەورە ئەنجام دەدەن ئیشی ئەهلی ئەکادیمیەکانە ئێمە لەسەر ئاسی خۆمان کە قسە بکەین بەو ئامێرانی کە ئەمە هەیتمان کە سنووردارە بێگومان بەڵام ئەلحەمدولیلا کارێک دەکەین ڕوانگەی فەلەکناسی خۆر تەنها فۆکەسە سەر خۆر دەکات چونکە بەشێک لە زانستی فەلەکناسی زۆر تەرخانکرایە بۆ خۆر چونکە خۆر وەکو باسم کرد کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان هەیە بۆیە زانستی فەلەکناسی با بڵێن سلاش خۆر زانستێکی سەربەخۆیە لێکۆڵینەوەی تایبەت لەسەر سەرەتای دروستبوونی خۆر حاڵەتەکانی دوای پەرسەندنی و هەروە حاڵی حازری ئێستای وە داهاتووشی ئایا خۆر لە داهاتوو چی بەسەر دێت چۆن پلەکانی گەرمای دەبۆڕێ ئایا ڕەنجی دەوە هەروە دەبێنێتەوە قەبارەکەی هەروە دەبێنێتەوە یان لە داهاتوودا دووچاری شڵەژان و تەقینەوە دەبێت وەکو سەرجەم ئەستێرەکانی دیکەی ئاسمان یان بەشێکی زۆریان بەسەریان داهاتەوە بەسەریشیان دێت کەواتە زانستی فەلەکناسی خۆر با بڵێن بەشێکە لە زانستی فەلەکناسی گشتی و بێگومان ئەو ئامێرانەی کە بەکاردێت تەلەسکۆپەکان بێگومان بەبێت تەلەسکۆپ چۆن مرۆڤ بەبێت چاو ناتوانانی هیچ شتێک ببینێت فەلەکناسیش بەبێت تەلەسکۆپ
هیچ کارێکی پێ ناکرێت بۆیە تلسکۆپەکانی زۆری هەیە مەزانانی باسییانەوە بکەین بەڵام تلسکۆپی تایبەت بەخۆر هەیە کە تەقینەوەکان دەبینی چاناچەکان دەبینی و داتاش تۆمار دەکات داتاکان یەکجار زۆر بێژمارە و پیجی تایبەت هەیە سایتی تایبەت هەیە ئەو داتانە بڵاو دەکاتەوە. زەمامسە پرسیارەکەم ئەوەیە کە ناو ئینتەرنێت و هەندە ڤیدیۆی پۆپولەر ساینس سۆشتانە هەنە دەیان بینم مەسەرەن باسی تەقینەوەی گەورەی قەدیم دەکەن مەسەرەن ناو تاریخی ئەجا هەندە تەقینەوە بیتۆی ئەوەی کە هەموو جیاز و ئەزیزە شتەکانی دنیا یان بابرین ئانی ڕۆژانی خۆمان تێکچن بنم لە نازانم ساڵێکی تاو بەس بەخۆ شارەزای زیاتر لێ هەیە ئەخی جاری کە ساڵی هەفتاکانە نازانم شتەکانە تەقینەوەکی گەورە ڕوویداوە تیلگرافەکان بابرین ئەو کاتی لە جیاتی مۆبایل و تەلەفۆن و شتانە تیلگراف بەکاردا لە گواستنەوەی نامۆشتی تیلگرافەکان هەمیان لە کار کەوتونە و بەسەراتە چواش هەیە مۆزەفەرچی تیلگرامی داتای یان بابرین سیگنەڵی ئەجایبی لێ هاتیە پاشوی کە ویسیتی ڕیستارتی کات و پلاچی کارەبای لێ کاتەوە دیتی دیاروا ئیش دەکاتن بەبێ کارەبا ئەو کاتی تیلگرامیش تیلگرافەکەی شکلێ ئەجا بەتانیان ئەشتەمان و باسی لۆ ماڕوونکەوە لۆ تەسیل و جیازانی خۆمان دەکات مەسەرەن ئەگەر تەقینەوەکی لەو ئاستە ڕووداتن لەو ڕۆژی ئێستاماندا و زەمانی ئێستاماندا کاریگەریی لەسەر ئەو تەکنەلۆژیا و ئامیرانی خۆمان دەبی بەچی ئەو کاتی لێدە یان ئێستا دیازەکانمان پێشکەوتوترن ڕێنمای زیاتر بەگیراوە لەو بۆ شتیان هەر زەوی و سیڤیلایزیشن و ئانە هەموو سەر تاپای دەکەون کو دەبی مەسەلەن ئەگە سیناریۆیەکمان لۆدانی پرسیارێکی زۆر گرنگە خۆر ئەموکو باسم کرد مەترسیشی هەیە لەسەر زەوی بێجگەلەوەی کە سەرچاوی ژیانەوە بەلایەک جاری وایە تەقینەوەی زۆر گەورە لەسەر خۆڕ دەدات سەرچاوی و تەقینەوانە جاری وایە لە دوو حاڵەت دەبێتن یەکیان پێی دەڵێن کۆرۆنەل ماس ئیجەکشن فڕدراوە مەزنەکانی خەرمانەچینی خەرمانەی خۆر کە لەسەر خۆرەوە خۆرۆک و حاڵەتێکی پلازماییە تەقینەوەی بەردەوام لەسەریدا ڕوودەدات تەقینەوەی ناوچی کە ینی پێکەوەلەکانی دوو گەردیلەی هایدرۆجینە کە گەردیلێکی هیلۆمان بۆ پێک دێنێت لە ناخی خۆرەوە بە وزەی ناوچی ئەو تەقینەوانە جاری وایە هێندە بەهێزن کاریگەری لەسەر زەویش دەکات بۆ نمونە ڕووداوی کارینگتن کە بەداخەوە ساڵەکەم لەبیر نەمایە زۆر بەداخەوە بەڵام ڕەندەم لە شەستەکان بڕوویدا ئەوەی جەنابەت ئاماژت پێکرد ڕووداوی کارینگتنی پێ دەڵێن کارینگتن یەکێک لەو فەلەک ناسانی کە ڕوانگەی خۆری دەکردوە ئەو پەڵەیەکی ڕەشی زۆر گەورەی لەسەر ڕووی خۆردید پەڵە ڕەشەکان سەنسپۆتێکی لەو دیاردانی کە لەسەر خۆر ڕوودەدات بریتە ناوچەیە کە پلەی گەرمی نزمترە لە ئەطرافی خۆی بەڵام لەبەر ئەوەی کایەکی موگناتیسی یەکجار زۆر تێدایە تەنانەت ئەو کایە موگناتیسیانە کاریگەری خۆی هەیە لەسەر تەقینەوەکانی خۆریش بۆ نمونە جاری وایە تەقینەوەی زۆر گەورە لەسەر خۆر دەدات پلازمای بابنین بارسەی ئاگرینی پلازمای بەرز دەبێتەوە لە ڕێگەی هێزی چێشکردنی خۆر لەگەڵ ئەو سەنسپۆتە پەڵە ڕەشانەوە جارێشتر دەگەڕێتەوە بەڵام بەم دواییانە زانایان زانیان کە ئەو تەقینەوە بەهێزانە کە لە پەڵە ڕەشەکان ڕوودەدات پێیان دەڵێن سۆلەر فلێرز یان بڵێسە تەقینەوە بڵێسە یەکان بڕێکی یەکجار مەزنی تیشی سەروی وەنەوشە UV لێوە دەردەچێت کاتی خۆی کە ڕووداوی کارینگتن ڕوویدا بوارەکانی تەلگراف هەبوو بە تێل پەیوەندی هەبوو لە منە وڵاتان تەلگراف بوارێکی پەیوەندی بوو ئەو وزەیە کە لە خۆر دەرچوو لە ئایۆنۆسفیریش ڕزگاری بوو و ئەو تەنۆچکە بارگاویانە کە لە خۆرەوە هاتن هەمووی هێرشیان بردەسەر ئەو ناوچەیە کە بێگومان ئەمە باسی خۆر دەکەین کە بەرامبەر زەوی ئاوا بەرامبەری خۆردا دەخولێتەوە کاتێک کە ناوچەیەک ئاوا دەخولێتەوە ببرن زەوی دەخولێتەوە ناوچەیەک دەکەوتە بەرامبەر ئەو تەقینەوەیە کاریگەر ڕوو لەو ناوچەیە دەکات ئەو ناوچەیە پێوە کاریگەر دەبێت کەواتە ئەو کاتی وا ڕوویدا کە تێکساس بوو ویلایەتی تێکساس ئەو غەڵەت نەبوو یا ئارکەنساس بوو لە مابینی ئەو دوو بابڵێن ویلایەتەی هێڵی تەلگراف هەبوو کە نامیان پێ دەگواستەوە ئەو تەوژمە بەهێزەی تەنۆچکە بارگاوەکانی خۆر هێرش کردە سەر زەوی و ئەو ناوچەیە کە بەرامبەری بوو تیشی سەروی وەنەوشەکەشی زۆری پێکەوت ئەو تەنۆچکانە وزەیان تێدایە ئەو وزەیە وەکو ئەوەی باسی لێوە دەکەن داخلی شەبەکاتی تەوزیعی ئەو یان نەقلی تەلگرافەکەی بوو کە وایاری مس و ئەوانەیە یەکسەر شەحناتی کارەبایی لێ دروست کردووە و شەحنە کارەباییانە و تەوژمە کارەبایانە بابڵێن لە سەروی وزەی ئەو دەستگایە بوو ئەو دەستگایانەی کە خەتی تەلگرافی تێدا و بەشێکیان سووتان غەڵەتم یەکێ لەو فەرمانبەرانە بێجگەلەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا فعلەن کە ئەو کاری ئەنجامدایەکی شەها برینداریش بوو چێک لەو ئامێرانە تەقیەوە لە دەستی
کە پەیوەندی پێوە دەکرد بۆیە ئەو کاریگەری کارینگتۆن کاتی خۆی ڕوویدا لە ساڵی 92 جارێکیش تەقینەوەیکی گەورەی خۆر ڕوویدا بارستێکی یەکجار زۆری تەنۆسکە بارگاوەکان هێرشیان کرد لەسەر زەوی ئەمە وای کرد دائیمەن ناوچەکانی جەم سەری زەوی ئەو تەنۆسکە بارگاوێنە بۆ خۆی کۆ دەکاتەوە بە حکمەوەی کە کایم گوناتی زەوی لە باکوور و لە باشووری نغڕۆ دەبێت بۆ ناو زەوی بۆیە هەرچی تەنۆسکە بارگاوەکانی خۆریشەیە هەمووی لەوێ حەبس دەبن با بڵێن یان قەتیز دەبن چ ناوچەیەک پێی کاریگەر بوو کەنەدا چکە لە بەشێکی سەروی کیشوەری ئەمریکایە ئەو تەقینەوەی کە لە خۆر لە 92 ڕوویدا مانگێکی دەستکردی ژاپۆنی بەناوی تەلستار بە تەواوی پەچی خست و محەتەی کارەبای کیبیک مقاطعی کیبیک لە کەنەدا لە کار وەستان تقریبا ساعتێک و نیو لە کار وەستان ئامێرەکانی ناوی ئەو نەخشانی ئەلکترۆنیکە تێدا بوو ئەو تەنۆچکە بارگاویانەیە کە لە خۆر وزەیەکی زۆر تێدا هێرشی لەسەر ئەو ناوچەیە ئەو وێزگەیە بووە قوربانی کارەبای ئەو ناوچەیە بۆ ماوەی ساعتێک و نیو تقریبا وەستا اینجا جارێکی تر دروست بووە هەروەها 2 ساڵ پێش ئێستا ئەمە کۆتا با بڵێن حادثەیەکە ڕوویدا تەقینەوەیکی خۆری زۆر بەهێز ڕوویدا جارێکی تریش تەنۆچکە بارگاکە هێرشیان کردە سەر مانگە دەستکردەکانی ستارلینک ئەوەی کە پرۆژەی ئیلۆن ماسکە بۆ دابینکردنی ئینتەرنێت نزیکەی 40 مانگی دەستکردی ستارلینکیش لە نەتیجەی ئەو تەقینەوەی خۆر پەچیان کەوت و هەمویان کردنە نێو بەرگاوە زەوی سوتان کەواتە خۆر بەو شێوەیە کاریگەری لەسەر زەوی هەیە پرسیارەکەت زۆر گرنگە ئەوەی کە باس کرد ئایا ئەگەر ئێستا تەقینەوەیکی گەورە ڕوودات چی دەقەومێ لەسەر زەوی ئەگەر هاتوو تەقینەوەی کۆرۆنال ماس ئیجەکشنی گەورە ڕوو بدات هەرچی ئامێرێک لە کاتژمێری دەستەوە هەتا وێزگەیەکی بەرهەمێنانی وزەی ئەتۆمی هەمووی لە کار دەکەوێت لەبەرەوەی ئەو وزەیە کە دێتن هەرچی نەخشەی ئەلکترۆنیک کە لەناو مۆبایلتە لەناو کاتژمێرەکەتە لەناو غەسالەکەی ماڵەوەیە هەرچی نەخشەی ئەلکترۆنیز تێیدا بێت بە تەواوی دەسووتێ لە کار دەکەوێت مانگە دەستکردەکان ئەوەل جار مانگە دەستکردەکان لە کار دەکەون کە مانگە دەستکردەکان لە کارکەوتن ئینتەرنێت نامینێ GPS نامینێ خەدەماتەکان هەمووی ڕادەوەسی شڵەژانێکی جیهانی دروست دەبی سوپاکان پەچیان دەکەوی ئەوانە هەمووی کاریگەری تەقینەوەی مەزنە ئەگەر ڕوودا بەڵام سوپاس بۆ خوای گەورە هەتاکو ئێستا ئەو تەقینەوە گەورەیە ڕووی نەداوە و ئینشاڵڵاش ڕووی نادات بەڵام لە هەر کاتێک ڕوو بدات لە خۆر بەدوور نییە ئەجا مەسەرەن ئەوە لە تاریخ قەت ڕوویدا یان ئەوە پرسیارێکە دوێمیش ئەوەیە کە مادام وە مەترسێکی وامە لە پێشە ینی کو مهندسەکانی ئێستا مەسەرەن حسابی ئەو شتەی ناکەن کو ئەگەرەکەی زۆر کەمە یان چییە چکە هەموو شتێک ئێستا دەستە تەکنۆلۆژیای دامەزرێ مەسەرەن هەموو سیستەم و هەموو حکوومەتە پێشکەوتوەکان دەوڵەتە پێشکەوتوەکان هەموو سیستەمی خۆیان لەسەر تەکنۆلۆژیای ئێستا دامەزراندیە بەنسبەت ئەو پرسیارەی کە ئایا پێشتر تەقینەوەی گەورە لە خۆڕوویدا بڵێ 3 ساڵ پێش ئێستا زانە ئەڵمانیەکان لە نینەوە لە مووسڵ باڵێ شاری مووسڵ ئەفو لە بابل دەستنووسێکیان دۆزیەوە دەستنووسێکی قوڕینی تابلێتی قوڕینی کە بە خەتی مسماری نووسرایە ئەو تابلێتە لە شاری نینەوە عاسیمەی ئاشوریەکانی ئەو کات هاتبووە بابل منتقەی بابل باس لەوە دەکات شتێکی زۆر سەیری تێدا نووسراوە بە زمانی مسماری کە شیکراوە دەڵێ ئەوە سێم ڕۆژە ئاسمانە شینەکەمان سوور هەڵگەڕاوە پێدەچی بە عەقیدەی ئەو کاتی گوایە خوداوەند مەردۆخ گەورە خواوەندی وام بووە دایانپەرست لێمان تووڕە بووە بەهۆی گوناحەکانمان پێویستمان بەوەیە کە قوربانیەکی زۆر بدەین هەتا ئەو ئاسمانە ڕەنگ سوورە لاچێت و غەزەبی على ئەساس گوایە خواوەند مەردۆخ لەسەرمان لاچێت ئەوە عەقیدە ئەوە باسی شتێک بەڵام پاشەوەی کە زانایان ڕوونبوونەوە لەو قسانەی کە لەو تێمپلێت لەو تابلێتە نووسراوە بۆیان دەرکەوت کە سوور هەڵگەڕانی ئاسمان نەتیجەی تۆزوبانە بووە باسی عاسفەی توڕابی و شتیوان ناکەن باس لەوە دەکەن ڕەنگی ئاسمانی شین سوور هەڵگەڕایە تەنانە لە ڕۆژە ئاساییەکانیش ئەوە دەلالەتەکە لەسەر چی لەسەر ئەوەی کە گەورەترین تەقینەوەکانی خۆر ئەو کاتی لە زمانی ئاشوریەکان 3200 ساڵ پێش ئێستا ڕوویدا و ئەو تەنۆچکە بارگاویانە بە تریلیۆن تەن هێرشیان کردوتە سەر تەواوی ناوچەکانی سیستەمی خۆر و ئەو کاریگەریە کە لەگەڵ چینی ئایۆنۆسفیری زەوی چینەکانی سەروی دروست بۆ وای کردووە ئایۆنبوون دیاردەی ئایۆنبوون سەری هەڵداوە ڕەنگی ئاسمان گۆڕاوە لە شین بۆ سوور نەوەک سەرهەڵدانی تۆزوبان نەخێت تۆزوبانە بووە ئەو دەڵێ ئاسمانە شینەکەمان سوور هەڵگەڕاوە گوایە مەردۆخ تووڕە بۆ ئەو شتانە ئەمە مەبەسمان لەوەنی مەبەسمان لەوەیە ئایا ئەو ئاسمانە سوورە زانایان دەڵێن ئەگەر تەقینەوەی چوار ڕوودا هەرمان شت دووبارەتە دەڵێن بڵێ
دیاردەی شەفەقی قوتبی سەرەتایەکی دیاردەیەکی یان کاردانەوەیکی زۆر بەهێزی هەندێک لەو تەقینەوە بەهێزانی خۆرە بەڵام ئەگەر تەقینەوەکە لە سەرووی مەزنەوە بی ئەوە بەرگە هەوای زەوی شیرازەکەی بەرگە هەوای سەرو باس دەکەم نەک نزمەکە شیرازەی تێک دەچێت دیاردەی ئایۆن بوون و تەفریقی کارەبایی و ئەوان هەموو ڕوودەدات ڕەنگی ئاسمان بە زۆری دەرن لە شینەوە دەگۆڕێت بۆ سۆر یان سۆرێکی با بڵین نازانم چۆن وەسفی کەم ئەوانی کە لە گوڵی ئەشرەفی هەیە زیاتر ئەو نوع سوورە سوورێکی بەرەو پەمبە دەچێت وەرحاصل شتێکی وایە ئاسمان ئەو شێوە وەردەگرێتن بەڵام ئەوە لە کاتێک ڕوویدا کە تەکنەلۆژیا هیچ لە پێشەوە نەبوو طبعا ئەو تەقینەوانش کە ڕوودا کاریگەری لەسەر دەستەی ئینسانەوە نییە لەسەر لەشی مرۆڤەوە نییە تەنها لەسەر بەرگە هەوای چینی سەرۆکانی بەرگە هەوای زەوی هەیە بەڵام لەو سەردەمەدا خوا نەخواستا ئەگەر ئەو تەقینەوەی لە سەردەمی ئاشووریەکاندا ڕوو بداتن وەکو باسم کرد هەرچی ئامێرە هەرچی جیهازە هەرچی دامەزراوەی ئەلکترۆنیەت پەچی دەکەوێت بۆیە وڵاتانی غەرب شارستانی پێشکەوتو زۆر لەو تەقینەوەی خۆر دەترسێت کە ڕوودات وە پێشبینیش ناکرێت کەینێ ڕوودەدات ئەگەر ڕوویدا لە پڕێکەوە سەر هەڵدەدات و لە خلالی 48 کاتژمێر ئەو تەنۆچکە بارگاویانە لە خۆرەوە دەگەنە زەوی و ئەو کارە ساتە دروست دەکەن وەکو باسم کرد سەرەتا هەموو مانگە دەستکردەکان پەچیان دەخەوێت کە کەوتنە خوارەوە تێک چوون سیستەمەکانی ئیتیساڵات و ئەنزیمەی GPS و پێدا بڕۆ پەیوەندیەکان و ئینتەرنێت و هەتا کۆتایی هەمووی پەچی دەکەوی ئامێرەکان لەسەر زەوی پەچی دەکەوی و دەگەڕێنەوە نزیکەی 300 ساڵ پێش ئێستا دەگەڕێنەوە زمانی شۆڕشی فەڕەنسی کە ئەو کاتی هیچ جیهازێک نەبووە بەڵام کەی ڕوودەدات نازانن ئایا ڕوودەدات احتیمالەکی زۆرە بەڵام لەگەڵەوەش زاناکان هەتا ئێستا سەریان سوورماوە لەوەی کە خۆر هەتا ئێستا هێمنە چونکە هەندێک ئەستێری وەکو خۆریان مراقەبە کردێت تەقینەوەی گەلێک بەهێزی لێ دەرچووە ئەگەر هەساریان لە دەوربی ئێستا تەفلوت و نابووینە سوپاس بەخوای گەورە خۆر هەتا ئێستا ئارام مامسە پرسیاری داهاتمە ئەوەیە لۆنە منە با بڵین لە ماوەی داهاتوودا تەقینەوەیەکی گەورەی ڕۆژ بەبەر عێراق و میدڵ ئیستوانە بکەوی یعنی نیشانەکانی چنەمە کو بزانین لەسەر کارەبا کوژاوە کارەبا ڕئیسی بوو بۆ مۆلیدە تێکسۆیان توزانم تەقینەوەشی خۆڕ ڕوویدا نیشانێکی وایە باشە ئەگەر تەقینەوەیەک لە خۆر ڕوودا تەقینەوەکی ئاوا گەورە کارەبا مامە ئۆڕێدی مەسەلەن کوژایتەوە مۆلیدەمان نییە و ڕئیسیشمان مەسەلەن لەو کاتی نەبووە بە چ بزانین خۆی علامات زۆرە ئەو کەسانی کە خوای گەورە تەندروستیان ولایەک باشکە ماڵ و منداڵەکانیان باشکە هەر کاتێکی لە ماڵێ ئینتەرنێت نەما ڕاوتەرەکان ڕاوەستان منداڵەکان مشەوەش بوون بابەکە ئینتەرنێت بابە هەموو تەبان هەموو دەست بە قەلبیان دەست بە خوڕان دەکا ڕاوتەر ڕاوەستا ئینتەرنێت نییە کە ساعاتێک 2 ساعت بە سەیدا تێپەڕی ئینتەرنێت نەهاتەوە ئەوە یەک لە علاماتەکانە کە تەقینەوەیەکی گەورە ڕوویدا هەموو ئەنزیمەی ئینتەرنێت لە عالەم سێرڤەرەکان هەمووی ڕاوەستاینە ئەو کاتی ممکنە منداڵەکان هەڵە پاس دەبن و مشەوەشێکی دروست دەکەن بەڵام دوای ماوەیەک تەماشا دەکەن کە شەو داهات گڵۆپێک پێ نییە ئۆتۆمبیلێک ئیش ناکات لە شەقامەکان کارەبا بە تەواوی کوژایتەوە دەزانن کە کارەساتێکی گەردوونی ڕوویدایە ئینشاءڵڵا ئەو حاڵەتە ڕوو نادات بەس بینی خۆمان من حەزیشم لێیە لە یەک شت ڕوو بدات کە ماوەیەک بی بێتەوە چونکە بەڕاستی هەندێک جا کە کارەباش دەبڕێ مومێک پێ دەکەیت زۆرە سەکینەتێک کە هودوء بۆ دروست دەبی ئەو زەوەر زۆر خۆشە لە ماڵێ کە دروست بکرێتن بەڵام نەبێتە دائیمی و بەڕاستی من خەم لە مستەشفایەکان دەخۆمەکە خوا نەخواسە کارەساتێکی ئاوا ڕوویدا هەموو سیستەمەکان ڕادەوەسی کەواتە ژوورەکانی نەشتەرگەری و ئەوانە تووشی کێشە گەورە دەبن وەیلا مەسائلی عسکەری هەرچی ساڕوخە هەرچی موشەکە لە شوێنی خۆی دەبتە خوردە و دەمێنێتەوە مرۆڤ چەکەکانی هەمووی پەچی دەکرێت لە داهاتووی نزیکدا ڕوانگەی فەلەکناسی خۆر بە تەمای چییە؟ دەست خۆش طبعا بەنسبەت ڕوانگەی فەلەکناسی وەکو باسم کرد پرۆژەیەکی مەحدودە بەڵام ئەگەر هاتوو وەزعی اقتصادەکە تۆزێک باشتر بیلەوەی کە ئێستا هەیە ئێمە بەنیاز بین تەلەسکۆپێکی رادیۆیی لێرە دابنین ئەو تەلەسکۆپ رادیۆیە چالاکیە نەبینراوەکانی خۆر تۆمارکات یعنی خەتوەیەکی گەورە دەچینە پێش ئەو کاتی ئەو داتانەی کە ئێمە تۆماری دەکەین بڵاویشی دەکەینەوە هەندێک سایتی عالەمی هەیە بەش یەکێک چەند تایبەت بە ناسایە ئەو داتانە وەردەگری ئێستا بەردەوام وێنەکانی ئێمە وەردەگرێت ئەو وێنانەی کە ئێمە لە ڕێگەی تەلەسکۆپەکانەوە وەردەگرین بەڵام چەند خۆشە ئێمە داتای کارۆمگناتیسیش وەرگرین و بیدەینەوە باشە مامۆستا لێرە لەوانەیە زۆر نەفەر پرسیاریەوەی بکەن کاکە ئەمە ئاش نییە نازانم چ و ڕێگاوبان و هەزار شتێکەمان لە پێشێ فەلەکناسی چ و حاڵی چ و یعنی کوب جوابی ئەو نەفەرانە دێوە بەڵێ بەخۆی دەزانی چۆنە مرۆڤ حەزی لە دۆزینەوەیە یعنی ڕاستە جارێ حاڵەتێکی خراپ ناخۆش بەسەر مرۆڤ دادێت بەڵام من ئەو کلمەی برادرێکی ئەمریکی مێنای مایک سیمنز سەرۆکی ڕێکخراوی فەلەکناسانی بێسنوور دەڵێ دەیگوت تاژی ئەتو هەر ئەو کارەی کە دەیکەی بیکە و تەواو لێی گەڕێ یعنی تو ئەو پرۆسەیە کە لەسەر شانتە تا پێت بکرێ ئەنجامی بدا ئیلا گە خوا نەخواستە حاڵەتێکی تەندروستی کە بێتە پێش
یان بارودۆخێکی عسکەری زۆر سەخت هات ئەو کاتی مرۆڤ ناتوانێت هیچ بکات بەڵام ئەگەر پێت دەکرێت بۆ نایکەی یعنی بۆ نمونە خەڵکی ئێمە زۆر حەزیان لە بواری فەلەکناسیە بە گەورە و بە گچکە هەیە ئەوە هەیە واقعا خەڵکێکی شەیە بە گومانەوە تێدەڕوانی بەڵام ئەمە بۆچی کاتێک ئێمە وزەیەکمان تێدا یان دەتوانین ئەو کارە بکەین باڕانەوەستین ئەکید نەبوونی سەپۆرتی مالی پارە کێشە لە مەعاشکە دروست بووە کاردانەوەی خۆی هەیە بەڵام ئێمە مەسەڵەن ئەگەر توانیمە کە دێ دەوامەکەی خۆتە تۆ هەر هاتی بۆ کارەکەی خۆت ڕاپەڕێنە خوش ئەو هەی پێخۆشە کە ئینسان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کە ئینسان کارێکی زانی بە ئیتقانی کرد کە زانی بە ئیتقانی تێوە بکات بە جوانی بڕێوەی بە هەر حاڵ خەڵکی ئێمە بەعام حەزی لە بواری فەلەکناسیە و ئێمەش کە لە ڕوانگەی ئەو کارە ئەنجام دەدەین بەدەست خۆمان نییە یعنی ئەمە وەکو بڵێ خووە کە ناتوانین یعنی کە جغارە کێشان چەند خراپە چەند کارێکی هەتا ئاسێکی دەڵێن حرامیشە چەند خراپە بەڵام ئەو کەسە ناتوانانی دەستی لێ بەربیتن ئێمە شوکو فەلەکناسیش وەک وامان لێ هاتووە ناتوانانی ئێمە دەست بەرداری بین هەتا پێمان بکرێت دەبێ ئێمە ئەو زانستەی کە لەلامانە بەو مستەوایە کە هەیە پێشکەشی خەڵکی بکەین بە تایبەتی قوتابیەکان کە زۆریان حەز لەو بوارەیە و دێت دەپرسن ئایا مەسەڵەن خۆرچ کاریگەری چیە مامۆستا ئەوە چۆن دەبێ چۆن دەبی لە ڕێگەی سیمینار و کۆڕ و ڕوانگە ئێمە ئەو کارە ئەنجام دەین کە ڕاوەستاین معنەیەوەیە چەند دوو هۆکاری سەرەکی هەیە خوانە خواستە مەسەلێکی تەندروستی یان خوانەکە وەزعێکی عسکەری سەربازی نا لەبار خوانەکە ڕوودات ئەو کاتی ئێمە ناچار دەبین لە کارپۆستی زەما مستا وەکو سەرۆکی ڕوانگەی فەلەکناسی خۆر ئامانجی پلانەکانی داهاتوو نزیکت چییە؟ وەکو ئاماژەمدا بەداخەوە لەبەر نەمتوانم من لە بواری فەلەکناسی بخوێنم لە هەرێمی کوردستان عقبات زۆر بوون یەک لەوانە کە فەرعێکی لقێکی فەلەکناسی نەبووە ئەمە جگەلەوەی کە لە ڕاضیاتشم خۆم کێشەمەیە بە هەر حاڵ نەبوونی قسمەکە کاریگەری زیاتر لەسەر من هەبوو یان بەشێک یان کۆلێژێک لە هەرێمی کوردستان کە ئەو بوارە بخوێنێ بە هەر حاڵ ئەوە لەلایەک بەڵام کە نەبوو ئێمە دەتوانین ئەو بوارە پڕکەینەوە بە بواری ئارەزومەندانەی فەلەکناسییان پێدانی داتا لەسەر ئاستی جەماوەری سواز بەخوای گەورە کە ئەو پرۆژەی لێرە هەیە ئێستا و مامۆستایەکان و ستافی ئێرە دەستخۆشیان لێ دەکەم زۆر سەپۆرتی و پرۆژەیە دەکەن لە داهاتوو من پلانم ئەوەیە یان ئەگەر خواتە مندا سێ هیوام هەیە لێرە بەڕاستی ئەگەر بکرێت یەکەمیان کردنەوەی بەشێکی فەلەکناسی کە ئەوە حاڵی حازم کارێکی سەختە دوو لایەنی کەم ئەگەر وانەی فەلەکناسی بخوێنرێ لێرە یعنی بکرێتە بەشێک لە منهاجی خوێندن قۆناغەکانی عەلەقەل مەسەڵەن لە سێ و لە چوار کۆرسی فەلەکناسی بخوێنن وانەیەک بێ بە فعلیت قوتابیەکان چکە معقول نییە قوتابی بەشی فیزیات دەرچێ نەزانی جیاوازی چیە لە نێوان هەسارە و ئەستێرە و کلیکدار چیە و تەنە ئاسمانیەکان چیە زۆر پێویستە قوتابی بەشی فیزیات تۆ هەر هاتی دەخوێنی مانی بوونەکە دەچێژی ئینشاءالله ستافی بەڕێزی ئەم دەستگایە بەگشتی وەکو کۆلێژی زانست بیر لەوە دەکەنەوە کە فەلەکناسی وەکو کۆرسێک بخوێندرێ على الأقل چۆ پێشتر هەبووە و ئینشاءالله ئەگە بگەڕێتەوە ئەوە زۆر مهمە سێم شت ئەم خەونی پێوە دەبینین کردنەوەی ڕوانگەیەکی فەلەکی پرۆفێشناڵە لێرە کە بە قیاس پارەیەکی یەکجار زۆری ناوێ بەعکسەوە بەڵام دەکرێت ئێمە ئەگە لە داهاتوودا دەستگایە کەسانێک یان بزنسمانەکان بتوانن سەپۆرتمانکەن چی تێدایە زۆر تەبیعی وەکو دۆنیشن بە یەکەوە ڕوانگەیەکی فەلەکی لێرە دروست بکرێت تەلەسکۆپێکی گەورە بهێنرێ ڕوانگەی بۆ شای ئاسمان بکرێت لە هەرێمی کوردستان چکە کەش و هەوامان سەرڕایبوونی هەندێشت بەڵام هێشتا کەش و هەوای هەرێمی کوردستان لە زۆر شوێن پاکترا ئێمە دەتوانین لە ناو کۆلێژی زانست ڕوانگەیەکی فەلەکی پرۆفێشناڵ بکەینەوە گومەزێکی بچووک وەکو بچووکراوەی مەرسەدی کۆڕک تەلەسکۆپێکی لەناو دامنین ئەو کاتی هەرێمی کوردستان وەکو خاڵێکی ڕوانگەکردن لەگەڵ یەکێتی فەلەکناسی و دەوڵەتی ڕەبط دەکرێت و ئێمەش وەکو جیهان لە ئاسمانی هەرێمی کوردستانەوە ڕوانگەی قوڵایی بۆ شای ئاسمان دەکەین تێڕوانینی خەڵکی کووە بەگشتی لەسەر فەلەکناسی بەگشتی و فەلەکناسی خۆر و یانیش ئەویشێک کە بەخۆت دەیکەی ڕوانگەی فەلەکناسی خۆر کە باسی ئەو شتانە دەکەن مەسەڵەن نەزەم هەز دەکەم زۆر بەگشتی کۆمەڵگەی خۆمان شارەزای زۆریان لەسەر بواری نییە و بێزگەلەویش هەز دەکەم کە مەسەڵەن ئەویشان دەکەن یعنی ڕۆژ تامری لەگە ڕۆژی دەکرێت تمشای تەلەسکۆپ شتانە دەکەی ڕاستە هەر بێزگەلە تەلەسکۆپی کە ڕاستە خۆت تەمشای خۆری دەکەی مەترسی لەسەر چاوت هەیە و ئەجا کە تەلەسکۆپانش بەکاردێنن مەسەڵەن لەوی شێنگ و مەترسیەکان چنە ئەو دوو پرسیارمان ئەگەر جواب دێوە بەنسبەت تێڕوانینی خەڵکی یان جەماوەر بۆ بزانستی فەلەکناسی وەکو باسم کرد خەڵک بەعام حەزی لێیە بزانی بەڵام هەندێک جار هەندێک نێوەند ئێستا بەداخەوە سۆشیال میدیا هەندێک لە دەستگاکانی سۆشیال میدیا بوونیاڵم بێگومان خرافات دەینە ناوی خرافاتەکان ئەو بیر و بۆچونە کۆنانی کە ئەکسپایر بووینە بە تەواوی لە ناو چوونە
ئێستا هەندێک ئەو شتانێک کە ئەکسپایر بوونە بەتەمانە جارێشتر بێنینەوە و بازاڕەکەی پێگەرمکەن بەداخەوە ئەوانەی کە دەڵێن زەوی فلاتە یان ئەوانەی کە دەڵێن خۆر بە دەوری زەویدا دەخولێتەوە یعنی مەیاڵە چەند ساڵە ئەو هەموو علمە و ئەو هەموو پێشکەوتنەوە و تەسحیە و ئەو هەموو خۆماندبوونە ئەخیرەت وەکو سیارە لە جاتی دی داگرین ئارمان داگرێت لەوە پاشەوە دەڕۆینەوە یعنی سەرڕای ئەو هەموو کێشانەیە کە ئەمە هەیتمان ئەو هەموو ماندووبوونەی کە زانایان کردوتیانە تاقمێکی بچووک لە بریتانیا لە ساڵی 45 بە ناوی فلات ئێر دروست دەبی دەچێتە نیویۆرک لەوێ کرێخراوێکی گەورە دروست دەکات پاش چەندی ساڵ دێتە هەرێمی کوردستان و تەنها لە نێو موەسسە عیلمیەکانیش خەڵکانێک هەن ئێستا دەڵێن وڵات زەوی فلاتە تێڕوانینی خەڵک لێرەدا زۆر کێشەی گەورەی بۆ ئێمە دروست کردە بەڕاستی ئەوانەی کە حەزیشان لە بواری فەلەکناسی ئێستا بەشێکیان تووشی گومان بووینە بۆیە پێویستە لەسەر ئێمە ئەمە ڕوانگەی فەلەکناسی ئەمە ڕێکخراوی فەلەکناسی کوردستان وەکو ئێوەی بەڕێز کە ئەو گەنجە بەڕێزانن کە حەسان لە بواری زانستی و لە بواری ڕاگەاندنی شەو کە ئەو ئەرکە پیرۆزەتان هەیە کە دەبێت ئێمە خەڵکی ئاگادار بکەینەوە کە ئەوە هەم پێش هەموو شتێک دژی دینە دژی ئاینی پیرۆزی ئیسلام و بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامە کە لە قورئاندا باس لە کەون دەکات قورئانە گەورەیە و مەزنە باس لە کونەڕەشەکان باس لە ئەستێرەی نۆترۆنی باسی نەزەریە تکتۆنی دەکات باس لە تەنانەت هەڵدانی موشەکیش دەکات یعنی ئەو هەموو شتانە لەنێو قورئان ئەو جە باسی زەوی دەکات کە گۆییە ئێستا ئەم بێم بگەڕێمەوە 300 ساڵ پێش ئێستا لە سەردەمی مەحاکم تەفتیش بڵێن وەڵا زەوی فلاتە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە بۆیە داوا دەکەم ئەو خەڵکانی کە بەو جۆرە بۆ چونەوە هاتنەوە ئەو بوارە على الأقل ئەوانی کە لە بواری زانستیش دەکەن وەڵا جەریمەیە بەڕاستی تاوانە من لە کۆلێژێکی زانستی بم بڵێم زەوی فلاتە على كل حال ئەوە حاڵەتێکە تەشەنەی کردووە بەداخەوە تەشەنەی کردووە زۆریش فراوان بووە بەڵام ڕاستی هەر ڕاستیە خۆر بە بێژینگ و لەرێ ناگیرێ بەڵام لێرەدا ئێمە دەتوانین لە ڕێگەی سیمینار کۆر بەردەوام بین ئێمە نابی ڕاوەستین دەبی ئەمە ڕاستیەکان ڕوونکەینەوە بەنسبەت بواری فەلەکناسی گشتی خەڵک وەکو باسم کرد بەشە شێ زۆری حەز لێیە زۆر لێ نزیک دەکەوێتەوە زۆری هیوا بەوە هەیە کە ڕەنگە لە داهاتوودا لە هەرێمی کوردستان فەلەکناسی ئەگەر نەشخوێندرێ ببتە کۆرسێک لە یەک لە کۆلێژەکان ئەو کاتی دەیبینن کە خەڵکێکی چەند زۆر حەزی لەو بوارێ و بە جۆش و خۆشێکی زۆر دێتەوە نێوی ئەو خاڵێکی دیکەشەیە زانستی فەلەکناسی ئەسترۆنۆمی لەگەڵ ئاسترۆلۆجی کەلوناسی تێکەڵ کراوە کە ئەوەش بەداخەوە مامەڵەکردنی هەڵی هەندێک لە دەستگاکانی ڕاگەاندنی پێشتر لەگەڵ سۆشیال میدیای ئەو ڕوای کردووە کە ئەو دوو دەستەواژە ئەو دوو تێرمە تێکەڵ بکرێت فەلەکناسی ئەو زانستەیە کە باسمان کرد بە ڕێگەیەکی زانستیەوە بڕێوە چووە پاڵپشتی دامی ڕەزدی فەلەکی و ڕوانگەکردن و پێوانەکردنی لەگەڵە بەڵام ئەسترۆلۆجی ئەستێرەناسی کەلوناسی هیچ پەیوەندێکی بە زانستی فەلەکناسیەوە نییە ئەستان ئەستێرەناسی کەلوناسی زانست نییە تەنها چەند بیر و بۆچونێکی کۆنە و چەند ساڵێکە هەیە و خەڵکێک لەسەر تاپای جیهاندا سوودی لێ وەردەگرن لە ڕووی مادیەوە سوودمەند دەبن پێوە و ئیلا لە ڕووی زانستیەوە ئەسترۆلۆجی ئەستێرەناسی هیچ پەیوەندێکی بە فەلەکناسیەوە نییە تەنها لە چەند خاڵێکی زۆر کەم نەبی ئەویش اتفاقیان کردێکە ئاسمان بە کەلو دابەش کراوە ڕاستە بەڵام کەلوناسان دەڵێن 12 ئێمە فەلەکناسان دەڵێن 88 کەلو لە ئاسمانە نەوەک 12 پرسیارێکی دیکەش کردووە دەربارەی مەترسیەکانی ڕوانکردنی خۆر ئەمە کاتێکە تەلسکۆپ بەکاردێنین ئێوە دەڵێن فەلەکناسەکان دائیمەن دەڵێن نەکەی بە هیچ شێوەیەک تەماشای خۆر نەکەی لە ڕێگەی تەلسکۆپ و دووربین و کامێرا خەتەرە فعلەن وایە بە هیچ شێوەیەک نابێ مرۆڤ ڕێگەی چاوی ئاسایی بەکارهێنانی دووربینی ئاسایی تەلسکۆپ سەیری خۆر بکات و ئیلا ڕەسەن شەبەکەی چاوی دەسووتێ بیلبلەی چاویشی دەسووتێت چونکە ئەو تەلسکۆپە ئەو عەدەسەیە تیشتی خۆر کۆ دەکاتەوە لە تیشکۆیەکەوە وەکو گوژمەیەکی بەهێز ئەگەر بەبەر چاوت پێ خوا نەخواستە چاو کوێر دەبێت بۆیە ئێمە چی دەکەین فلتەر بەکاردێنین ریگولار فلتەری ئاسایی جۆرە وەرەقەیەکی ئەلمینیۆمە لە پێش تەلسکۆپەکە دادەنین بۆ ئەوەی ئەو تیشکانەی کە شەپۆلیان کورتە دەجێڕیتەوە تەنها ئەوەی شەپۆلی درێژەکەیە داخل دەبی و دێتە ژوورێکی ئەوە کاریگەری لەسەر چاوی مرۆڤ نییە ئەوە لەلایەک تەلسکۆپشمانەیە فلترێتی موعەقەدی تێدا ڕاستە و خۆ سەیر تەقینەوەکانی خۆریش دەکەی کەواتە بە هیچ شێوەیەک خۆر لە پاش لە دوای هەور بێت لە کاتی ئاوابوون بێت بە هیچ شێوەیەک نابێت بە چاوی ئاسایی لە ڕێگەی دووربینی دووچاو تەلسکۆپەوە سەیری بکرێت بۆیە ئێمە بۆ دوورخستنەوەی مەترسیەکان فلتەر بەکاردێنین عندك فکر لێ دەکەمەوە لەوانی بەسەلاتی زۆر عجایب بوو بەسەلاتی پێت دەکرێت یەک دوو بەسەلاتی خۆتمانەوە بجێڕیەوە لەسەر بابەتی تێڕوانینی خەڵک و هەر بەگشتی ئەگەر یەک دوو بەسەلاتی باشی وەڵاهی بەنسبەت با بڵێن لە کاروانی ئیشکردنمان زۆر حاڵەتی خۆش و سەیر و خەتەریشمان بەسەر هاتیە
بابلين حالة مترسيدارة كتان بيبلين كهاتنا سر مرق تقريبا لصالي 2008 لإيران دعوة كلام بو يتشيلك مسابقة خاين تصويري فلتشي زور بكوتي دي جرموا بريبري أو سالاتشيا بابك تفريشي مصور زور جوري عالمية الإيرانية اما طبعا في نسر حدودي افغانستان باكستان ايران تاريخين شوين بولا 2008 بو او تيما رصدي اسمان بكات اما كومي وانتوبي او كابرا بابك قلتي من تام مشوينك ساعات غير دوله بشو كاميرات بينن تاني تشيايكا لقل ريكات شان او شان تصوير لكن والحاصل كتسوين او شوينا نزيق لحدودي باكستان كاميرا اشتكان مندانا خريج تصوير كردني بوين سوار سياره تشكدار هاتن دومان سلاحي الصوار كده تنان يكشن دوش كشان بيبو سلاحي الصوار كده يعني زي خوتن بفارسي هندك تيريجيشن نغزف نزلين تلك سلاحي الصوار كده أمن هموت شريط الجيان ما تبرسان قلتم خلاص إستا لحدودي باكستان أجي دكوجلي كس جنازة كشينالي تو براسي يعني أمن تسمى لخوك الكو هات ميرا أمن هموت شريط الجيان ما تبرسان كسلاحي الصوار كده بنزا شخص بس لو قردي كتن لو ما هاتن هموت سجدار بس سابين ديارو بابك تفي شي قصه شكل قدر بيناكم قلت اجي دعاء كوصفاي ايراني بي لو قلت نسيت كهيك وصفاي ايراني قلت دعاء كوصفاي ايراني بي كهاتن فعلا رتبوشتيان بي وبو اسراحتي قلت الحمد لله اخويا سدا كان ليرو نازانتي بابا قلت نسر اخو بفارسي قصدي قلت اوانا ما هاتين تصويري اسمام كينو اوانا كابلاك توزق هيور بو بجماعه كل بكشنو قلت 6 ثانيه تندينه كاميرا واشتاقاتها مخر كانوا اجنرون براسي تانكوجين ليره تي اما لشوينكن كامل عصابكاني مخدرات وخطف كردني خلشي و بردان بپاره و کشتن همو دیره کوبیتو مکو بوشو بودرنگی هاتینیرا بمعزيه اصلا قلنا كجراينا يعني او لو شيء لو حادثه انا بسلم هاد براسي ترسيش اون دغور لسلم بحياه اشتوام نديدو لاش تخوش كان كلا هوليري بسر مان دهات دو حاله ويت كان ويا عينا زورگي كان خازات تصوير مان ذكر لصالي 2006 عينا فندق خانزاد مالي نزيق بو تاراديك بهما شيوا يك مفرزي اسايش براني اسايش هاتن امان طوق ده نزل لنا شويني خوتان انغوس لكن بو شوي هاتين كاكر الصدقه بقران ما ازاب كردواري بتمات رسمي اسماني دغري هلا قلت رسمي اسماني دغري كابرات ديس بيب كني اوجبو زابطه قند شي زور بريز ودا قلت كاكا كود بي اذن وقلت ما راس غلط ما كنت وين برادر او ذا باش هيني گەنجەکە چی لەگوتم باشە مامۆستا ئەم جێی تاریکتر پێدەزانم وەرە ئەم دوایە دەتان بمە جێی تاریکتر ئێرەنا وەرحاسب بووینە برادر بەس جارێکم بەڕاستی ئەمە ترساین کە لەو شوێنە بووین ئەمەش حەق خۆیتان چکە ئەمە ئاسایش دەبێت شوێنەکان بپارێزی ئێمەش غەڵەتمان کردەبا ڕوخسەتمان وەگرت بە ئەو بەهاتبانی ئەو شوێنێ سێم حاڵەت کە زۆر پێکەنیم زۆر خۆش بوو لە پاچی شانەدەر ئەفو منارە تەلسکۆپمان دانابوو ساڵی 2016 بوو شتێکی وایە ڕوانگەی هەساری زوحەلمان دەکرد هەساری زوحەل توبيك او القيله دوره براسي زور سنزرا تشل التلسكوب دوسي جنستيدا برين يك كان قلت اوت سكن وانا ايش كشف يقول نا ولا مره والحاصل ايش قلت نعم دسم زمان سكن هاتن ساوي فن السلام عليكم والسلام قلت بباري قلت نا اول زاب بارني او بلاشا ساوي صدانا تمشاج كردم قلت ما او خال النقطه اسماء دبني قلت بري ما مسك قلت مو او لنا الى بيت توبك وحلقه دوره دي سان ساوي لصدانا تمشاج كردم دەستە شان وتی مامۆستا زانیتی وتم پرسیارێکی علمی دەکا بزانە چیە تی مامۆستا ئەوە بزانیت چیە ڕسم لە ناودانایە دەتوێت ئەمە خەداکەی ئەمە وەرزانانی ئەمە هیچ نازانین لە دنیاە وتم ڕسمی چ کاکە وتی مامۆستا ئەوە ڕسم لە ناودانایە بە قەستیە بەخوای باوەڕ بە شتانە ناکەم طبعا زۆر پێکەنیم گرتم ویستی بڕوا دیسان گەڕاندمەوە وتم کاکە دەوەرە تەماشاکە ها دەی جولێنمە وتی مامۆستا خۆتمان دیمەکە ئەوە ڕسمە دادنایە و دەتوێت ئەمە لە خشتە بێ ڕاز ڕۆیشت ئەمە طبعا زۆر پێکەنی لەسەر و حادثه بسلمان طبعا اشتكيش زوره بلا ما اوسي حادثه كبسلمان قد بيريان ناكم بخوي زالش لسوريا اشتك من بسرهات بلام او وكوانا جوره نبو اتهام كراي بشتيك او هيز اصل اساسي شنو اخيري او كسي كمان اتهام كدوهات اعتذاري شي خوار لو لا تشريكه بابلين كاتو هرش اللي ذاك زور ناخوشه بلام سباز بخوي جوره خوي امر رزقار كلو هم بابلين ناخوش يعني ك هاتو در پیشمان مسیری که اکنون من لواری فلک ناسی چه شکلی وی دائما بشو در رسین ای بشویش که والله خلقی باور ناکه اما تلسکوب دبین شوینک دادنین تصویری آسمان دکین گرینگ تنشیت اویا مو غلط انا ما که درس مالی وگر هر کاتک شتک من بکرد بالا موضوع موافقه شرط آسایش من پیور دگریان او شوینه این ذکر کمان دکرد تیروانی ندیام بابلین فکرت سیه لسروی که قدیم خلق لسربانی درنستن تمشي آسمانه انا کرد او کاملا استیرو هەسار و
ئەوانیان هەموو دەدیت و قسەیان لەسەر دەکردن و بەسکە ئێستا ئەستێ ڕۆژان و هەموو بابەتە ئەسترۆنۆمیکەڵەکانیش یان دەدیت زۆربیان و قسەیان لەسەر دەکردن و هەموو بزانم بیکاری شەرپەرچی زۆری بەخۆبینی و هەر بە دیاریکردنی کۆردینەتی ئەستێرەکان و دیاریکردنی کۆردینەتی داهاتویان ئەجا تێڕوانین چیە ئێستا کە خەڵک ناو خانی دەژین و پیسی بابرین پۆلیشنی لایتی زۆرە و ئەو دیاردانە زۆر نابینرێتن بەنسبەت ئاسمانی شەو پێشتر بەڵێ لە هەشتایەکان ببینن دێمە لە گەڕەکی چۆچی ڕۆناچی کە ئێستاش لەوێ دادەنیشن لە ئەندازیاران ببورن ئەو منتیقانە ناو شاری هەولێر ئاسمانمان لە هاوینان کە دەست خەڵک بە سەلمان دەنووس لەبەرەوەی لایت پۆلیوشن پیسبوونی ڕۆناچی ئاسێکی زۆر نزمی هەبوو لە هەولێر مەساحەی هەندێک گەورە نەبوو سەرچاوەکانی ڕۆناچی هەندە زۆر نەبوو تەموو ژدووکەڵی هەندە زۆر نەبوو بۆیە ئاسمان لە شەو زۆر جوان دەدیترا بەڵام بەداخەوە لەبەر گەورەبوونی شار و گەورەبوونی سنووری شارەوانی و ڕۆناچی زیاد بوون ئەستێرەکانی ئاسمان ئێستا زۆر بە کەمی دەبینرێت ئەوەی دەبینرێت نزیکەی 20 تا 30 ئەستێرەیە بە شێوەیەکی گشتی لە ئاسماندا بەڵام پێشان ئێمە کە لە سەربان دەنووسین بە تایبەت یەکەم مانگە شەونەبە بەشێکی یەکجار زۆری ئەستێرەکانمان دەدین لە ساڵی 2006 بەبیرم دێ لەناو هەولێر کارەبا بە تەواوی کارەبا بڕا توانیم لەناو هەولێر وێنەی ڕێکا کێشان بگرم کەمە تەنها لە دەروی ناو شاخەکان دەدیترێت بەڵام کە کارەبا دەبڕێت ئەستێرەکان بە تەواوی بەدیار دەکەوێت بۆیە منەظەمەیەکە بە ناوی دارک سکایز کە بە زۆر گرنگی بە تاریکی شەو دەدا دەڵێ پێویستە یعنی حکووماتەکانی جیهان گرنگی بۆ بکات سەرچاوی ڕووناچیەکانی کە لەسەر شەقام و ئەوانە هەیە بەلایانی کەم لۆ ئاسمان نەچی بەو شێوەیە بێتن لۆ ئەرز بڕوە تا بکرێت دیمەنی ئاسمانی شەو لە دەست نەچێت چونکە هەندێک لە کۆڵینەوەش کراوە کە دەڵێ نەمانی ئەستێرەکان و ئاسمانی سپی تەنانەت کاریگەری نەفسی هەیە پەستانی خوێنیش زاری وایە بەرز دەکاتەوە ئەمە جگەلەوەی ژیانی زیندەوەرەکانیش تووشی مەترسی دەکات مامۆستا پرسیاری داهاتومان ئەوەیە ئەتوو هەندەری تو چێ بوو بەگچکەی ینی ئەتوێرە لەو زمانەی خەریکی ئەو شتانە بی و پێت بکرێ ببێ سەر و شەڕوانگە فەرەگناسی خۆر ینی شتەچی میمە کەس ئاگای لەو شتانەش نیەوە کەس نازانی فەرەگناسی و فەرەگناسی خۆرەوانەش چنە ئەتوو پێت کرای ئەو شتانە بکەی ئەوەیە چێ هەندەرت بە دووەمیشیان خەڵک ئێستا بەگشتی ینی ئینتەرنێت هەیە زیاتر پێیان دەکرێت بگەنە بە زانیاریانە بەگشتی چ نەسحەتێک لۆ گەنجی ئێستا و داکوبابەکان هێلۆی لەو بوارە نزیکتنەوە و شارزایی زیاتریان لێ هەبی و ئانەی ئەو منداڵانی کە حەزیان لێ داکوبابەکان کوڕیان لۆ حازرکەن لەوەی پێیان بکرێ ئاست و ویستی خۆیان ینی ویستی خۆیان بکەن بابرین حەزی خۆیان جێبەجێکەن دەستخۆش باش خی گەورە مهرەبان تەبان سپاس خی گەورە مهرەبان دەکەم کە توانێت پێدام بتوانم ینی لەو زانستە بەردەوام مسەڕایەکە کە بە قۆناغی زۆر ناخۆشدا تێپەڕین شەڕی عێراق و ئێران لە کۆتاییەکانی وەش حسار شەڕی کوێت و ئەوانە حسار و گرانی و شەڕی ناوخۆ و یعنی هەموو ئەوانە ئەو قۆناغانەدا من تێپەڕین بەڵام توانین تا ڕادەیەکی باش بەردەوامم لەسەر ئەو زانستە پاش خی گەورە مهرەبان تەبان سوپاسی تایبەت بۆ باوکی خۆشەویستی مامۆستا چەتۆ حەسەن کە بەڕاستی زۆر هانی دەدام لەو بوارە و کتابی بۆ دەکڕین کتەی بیشێ مجەلاتی بچووکی منداڵان لە هەشتەنیاتی هەشتایەکانەوە بڵێن ناوەڕاستی هەشتایەکانەوە هانی دەدام و یەک لەو کەساتیانەی دیکەش کە زۆر پێوە کاریگەر بووم کامل دەباغ بوو کامل دەباغ بەرنامەی العلم للجەمیع پێشکەش دەکرد جیلی هەفتەکان و هەشتاکان باشیان لەبیرە بەرنامەی علم للجەمیع ڕۆژانی چوارشەم سعات 9 لە کەناڵی یەکەمی عێراق دادەبەزین بەڕاستی زۆر متابعین دەکرد زۆر پێوە کاریگەر بووم خوا لێ خۆش بێت هەروە مامۆستای خوا لێ خۆش بوو مامۆستای عزیزمان ساویر زەنگەنە خوا ئافریکاویش بەرنامەی گۆڤاری زانستی هەبوو کە بەڕاستی ئەویم زۆر بەویش متەئەسیر بووم ئەویش زۆر لە بواری فەلەکناسی چووە پێش و بەرنامەی زانستی هەفتانەی هەبوو لە تەلەڤیزیۆنی کەرکووکی ئەو کاتە شێشکەشەیە پێتان سەیر نەبێت ئەفلام کارتۆن فیلمەکانی کارتۆنی ئەو کات بەڕاستی زۆر هادف بوون هەدەفەکی هەبوو فارس الفضاء هەیە غەواسەت الزەرقاء هەیە با بڵین ئیدیکەش هەبوو وەڵا ئەفلامی کارتۆنی گرندایزەر مەسەلەن UFO گرندایزەر کە هەندێک مبالغاتی تێدایە بەس هیچ فیلمێکی کارتۆنی عەدنا وەلینە مەسەلەن هیچ فیلمێکی کارتۆنی ناکاتە فارس الفضاء کاپتن فیوچرە بە ئینگلیزیەکەی تەماشای دەکەی باسی مادەی مڕیمە دەکەم مادەی تاریک دارک ماتەر و دارک ئینەرجی و کونەڕەشەکان و کوێزارەکان و گالاکسیەکان و سەفەر لە مابینی گالاکسیەکان و سەفەر بە خێرایی تیشک یعنی مثلا کاتژمێری بەکاردێنەکە قسەی لەگەڵ دەکرد ئەو وەختی منداڵ بووم من پێی معجەب بووم ئەخیری ئەوان هەموو بۆ ڕاستی ئێستا کەواتە فیلمەکانی کارتۆنی زۆر کاریگەریان لەسەر من هەبوو
بتایبەتی فارس الفضاء وعدنان ولينا لەگەڵ غەواسەت الزەرقا یعنی بزانە ئەوانە چه کاریگەرییان لەسەر مرۆڤ هەیە بەداخەوە فیلمەکانی کارتۆنی ئێستا ئەنیمی ئەوانە هیچ شتێکی تێدا نابینە غەیری عنف و غەیری ئەلوانی ساڕیخە و حرەکاتی عنیف و سەخت و دژوار و تیژ و زبر هیچ شتێکی تێدا نابینیەوە عەلا کولین هەروەها محیتیشم بەڕاستی کاریگەری هەبووە کە خزمەکانم و برادەکانیشم زۆر هانی منیان دەدا سوپاسیان دەکەم هەرمیان کە لەگەڵم بوون و پاشان کە چوونە بواری ئیعلام و ڕاگەیاندن خوێندنی با بڵێن متابعەی ڕاگەیاندنی زیاتر چوونە ئەو بوارە سەبارەت بە پرسیارەکەی تکرد بە شەکەی پرسیارەکەی چی بکەین بۆ منداڵانی ئێستا چی بکەین بۆ نەوەی ئێستا بێگومانە من ئێستاش بەبیری بدەیە لە ساڵی 97 نەخشەیەکی ئاسمانی دروست کرد لەسەر وەڕەقەیەکی خەریتە 2 مەتر بە مەتر و نیوەک بووم 3 مانگ 4 مانگ خەریکی ئەو خەریتەیە بووم هەتا جەدوەلەکانم هێنا لە کتێبەکان شوێنی ئەستێرەکان لە ئاسمان والحاصل خەریتەکەم دروست کرد ئەو خەریتەیەم دروست کرد شوێنگەی ئەستێرەکان لەسەر نەخشەی ئاسمانی ئێستا هەمووی هاتیتەنێ ئەو مۆبایلە بە متەتەورترین ڕێگا بە جوانترین ڕێگا کاتی خۆی زۆر عەزابمان دەخوات ئەتا کتێبێکمان بەدەست دەکەوت داتایەکمان بەدەست دەکەوت ئێستا هەموو شتێک خەڵک بەردەستیتی نەسیحەتم وەیە بە داکوبابەکان بە تایبەتی تا بکرێت منداڵەکانی هەندن بەرە بواری زانستی بڕۆن ئەوەی بە تایبەتی کە هەندێک حەزی لێ بوو پێویستە دایک و باوکەکە زیاتر هانی بدات تەشجیع بکەن بێتەنەوە ئەو بوارە بە تایبەتی کە ئێستا میدیا و ئینتەرنێت و وەسائلی تعلیمی یەکجار زۆر پێشکەوتوو بووە کاتی خۆی ئەمە وێنەیەکی ڕەنگا و ڕەنگمان لە مجەلەیەک دەدیت باسی مەریخ دەکات نەمان دەتوانیت چۆن ینی احتفاظی پێ بکەین بەڵام ئێستا هەموو شتێکمان بەردەستە بەڵام بەداخەوە تەماشا دەکەین بەو شێوەیە سوودی لێوە ناگیرێت هیوادارم گەنجان کاتی خۆیان بە زانستەوە بەڕێوە بن ئەوەی کە حەزی لەو بوارە چێ بە تایبەتی هەموو شتێکی لە بەردەستە توانی ئیبداعی تێدا بکە بە تایبەتی ئەوانە کۆلێژەکان کە دەوام دەکەن تا پێیان بکرێت کە زروفیان یارمەتیان بداتن دایک و بابەکان هانیان بدەن ئەو منداڵانە کە هەستیان کە ڕۆحێکی زانستی هەیە با پاڵپشتی بکەن بەڵکو ئەوان بتوان لە داهاتوودانەوەیەکی زانست خواز بن و بتوان هەرێمی کوردستان و وڵاتەکەمان بەرەو پێشەوە ببن چونکە هەموو وڵاتێک پێوەری گەورەی پێشکەوتنی بێگومان زانستە زانست تەکنۆلۆژیا بڕیار دەکە ئەو گەلوونەتەوەیە تا چ ئاستێکی پێشکەوتن ڕۆیشتووە خوای گەورە ئینشاءالله هەموو لایەک تەوفیق دەدات ئەمە کارێکی قورسە بەڵام هەر کاتێک دایک و باوک زانی ئەو منداڵە هەستێکی زانستی هەیە خۆزگە دەخوازم سەپۆرتیان بکە و ئەو گەنجانی کە ئەوانیش هەموو شتێکیان لە بەردەستە دەتوانن استغلالی بکەن بە شێوەیەکی ڕاست و دروست سۆشیال میدیا بوارەکانی تر لە بۆ ئەنجامیان فی سەبیلی پێشکەوتنی زانست لە هەرێمی کوردستان بەکاربێنن خاڵێکی دیکە شەیە ینی زۆر کەس مەسەڵەن ئەو گەنجانەی کە بە تایبەتی لە بواری فەلەکناسی حەزیان لەیە جاری وایە هەست بۆ دەکەن کە بێتاقەت دەون بۆی کە ئامێرێکیان لەبەردەستنی و تەلسکۆپ دەست ناکەوێ من ئەوە باوەتان پێ بڵێ من سەرەتای دەستپێکردنی زانستی فەلەکناسیم هەر لە ساڵی 86ەوە حتا ساڵی 2008ەوە ئەمن تەلسکۆپم نەبوو نە دووربینێکی زۆر سادەم هەبوو یعنی حساب کە تو لە 86 هەتا 2008 و 9 من شخصی خۆم تەلسکۆپم نەبووە تەلسکۆپی خۆم نەبووە بەڵام زانستی فەلەکناسی بوارێکە دەتوانیت تۆ بە خۆت بیخوێنی پەرەی پێ بدەیت سەرەتاکە پێویستی بەهیچ نییە تەنها خۆت پێ ڕادەگەینی معلومات خردەکەیەوە زانیاری خردەکەیەوە دەچێنەوە ئەو بوارە هەموو شتێک کاتی خۆی هەیە با تێپەڕبوونی کات ئینشاءالله خوای گەورە دەرکەی ڕزقش لێ دەکاتەوە کات دەتوانین تەلسکۆپ بخرین ئەگەر چیلانی کوردستان دەستکەوتنی تەلسکۆپ کارێکی سەختە و ئەمە بۆنەیەوە سوپاسان دەکەم کە ئەو هەڵەشم بۆ بڕەخسێنن لە دڵەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بە تایبەتی هەردوو دەستگای بەڕێزی بەڕێوەبەراتی گشتی ئاساییش وەزارەتی ناوخۆ لیژنەکانی تایبەتیان تکاتان لێ دەکەم بە دواداچوونێک بکەن پێداچوونەوەی بکەن بە بڕیاری قەدەغەکردنی بەکارهێنانی تەلسکۆپ خۆزگە دەخوازم ئەو کارە بکەن چونکە من ئەو برایانە ئازیزانە کۆنتاکتم لەگەڵیان هەبووە سەردانم کردوونە داوام کردووە کە بکرێت تەلسکۆپ بێتە نێو هەرێمی کوردستان خەڵکێکی یەکجار زۆر حەزیان لەو بوارەیە ئەوان گوتیان بەداخەوە هەندێک ڕێنماییان لە بەردەستە ناتوانین ئێمە لە ڕێنماییەکان دەچین هیوادارم برایانمان لە ئاسایش لە وەزارەتی ناوخۆ بەڵکو پێداچوونەوەیەک بکەن ئەو بڕیارە ڕابگرن گۆڕانکاریدا بکەن چکە خەڵکێکی یەکجار زۆر حەزی لە تەلسکۆپە ئەو کاتی کە تەلسکۆپ دەستکەوت دەتوانی وردەوە دەبچێنەوە بواری فەلەکناسی و بە تێپەڕبوونی کات شارەزای زیاتر دەبێت مامۆستاژی کۆتا پرسیاریشم ئەوەیە وەکو ڕوانگەی فەلەکناسی خۆر هیچ کۆنتاکتێکتان لەگەڵ ڕێکخراوەکانی تری فەلەکناسی هەبووە لە وڵاتەکانی دەور و پشمانیان وڵاتە پێشکەوتوەکان وەرم نە ناساویان هەر ڕێکخراوێکی تری وڵاتێکی پێشکەوتوتر
پرسیارێکی زۆر گرنگە بەڵێ ئەمە لە ساڵی 2005 کە کۆمەڵی ئارەزومەندانی فەلەکناسی کوردستانمان دامەزران وردە کۆنتاکمان لەگەڵ دەرەوە کرد و کەسێکی ناودار بەناوی مایک سیمنز فەلەکناسێکی ئەمریکیە هاتە هەرێمی کوردستان لەسەر داوای خۆی کە مەقالەیەک لەسەر مەرسەدی کۆڕک بنووسەوە کە هاتە هەرێمی کوردستان گوتی هیچتان هەیە وەکو ئەجێ وتمان ناوەڵە بەداخەوە هیچمان نییە تەلەسکۆپی بۆ هیناین تەلەسکۆپی خۆری بۆ هیناین بە نرخی زۆر کەم یعنی وەکو مساعدانێکی شت بە هەدیە ئامێری بە هەدیە بۆ هێناین ئەو کاتی بەبیرن دێن ئەو کاتی کە مایک سیمنز هاتە هەرێمی کوردستان هەفتەیەک ماوە ساڵی 2006 کە چۆوە ڕێکخراوێکی تامەزران بەناوی ڕێکخراوی فەلەکناسانی بێسنوور Astronomers Without Borders ئێمە یعنی یەک لە ڕێکخراوە کۆمەڵەکانی دامەزرێنەری ئەو ڕێکخراوە بووین بەڵام بەداخەوە نەمانتوانین بچینە کۆنفرانسی افتتاحەکەی ڤیزەمان دەست نەکەوت بەهەرحاڵ کۆنتاکمان زۆر بەقووەت بوو ئێمە چەندی پرۆژەمان لەگەڵ ڕێکخراوی فەلەکناسانی بێسنوور ئەنجام داوە و ئێمە پرۆژە یعنی دروستکەری پرۆژەکان بووین تەنانەت پۆستەرەکان ئێمە دروستمان دەکرد دەماندا وڵاتانی جیهان لەژێر سایە ئەو پۆستەرەکە ئەو چالاکیە ئەنجام دەدرا بەهەرحاڵ لە ساڵی 2009 لە ساڵی فەلەکناسی نێودەوڵەتی کە 400 ساڵ بوو یەکەم جار ئەو چالاکیە بکرێت لە ماوەی یەک ساڵدا هەرچی ڕێکخرا و کۆمەڵی فەلەکناسی جیهانی هەبوو هەمووی هاتنە سەرخەت لە 145 وڵات ئێمە بووینە سینگل پوینت ئۆف کۆنتاکتی عێراق و هەرێمی کوردستان لە بواری فەلەکناسی لە ساڵی 2009 کە دەستنیشان کرا بە ناوی ساڵی فەلەکناسی نێودەوڵەتی International Year of Astronomy ئێمە بووینە نوێنەری عێراق و هەرێمی کوردستان و لە یەکی ساڵی 2009 سبحان الله هەتا 31/12 2009 ئێمە بەردەوام بووین لە چالاکی حتا پێمان کرا ڕوانگەکردن سیمینار بەدەیان سیمینار بە چەندین ڕوانگە مەعرەزکردنەوەی پیشانگای زانستی کۆڕ ڕوانگەکردنی جەماوەری کراوە ئەو کارانەمان هەمووی ئەنجامدا بۆیە لە ڕێگەی یەکێتی فەلەکناسی نێودەوڵەتی International Year of Astronomy یونسکۆ و دەستگاکانی بۆ شایگەری سوپاسنامەیەکی تایبەتیمان بۆ هات هەروەها لە دوو پرۆژەی ئاژانسی ناسا ئەمە بەشدار بووین یەکیان Saturn Observation Campaign یا کەمپینی ڕوانگەکردنی هەساری زوحەل لە ساڵی 2008 هەتا 2011 ئێمە ناشنال کۆردینێتەری عێراق بووین ڕێکخەری نیشتیمانی عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەم پرۆژەیە کە بەردەوام جەختمان لەسەر هەساری زوحەل دەکرد چییە و گرنگی چییە و بۆچی ئێمە ڕوانگەی دەکەین و لە ڕێگەی سیمینار و کۆڕ و ڕەسدی بەردەوام لە چەندین چالاکی Saturn Observation Campaign سەر بە ئاژانسی ناسا بەشدار بووین لە کۆتاییدا سوپاسنامەیەکمان بۆ هات هەروەها لە پرۆژەی سێمی Sun Earth Day ڕۆژی خۆر و زەوی کە مەش پرۆژەیەکی ئاوتریکی ناسایی بوو لە بۆ جیهان بوو هەرچی کەسێک حەزی لێ با دەتوانین بەشدار بی وەکو کۆمەڵە ڕێکخراو ئێمەش بەشدار بووین سێ چالاکیمان کرد و لەوێشدا سوپاسنامەمان بواتەوە و سەرپەرشتیارانی ئەو پرۆژەیە سوپاسیان کردین کە دەستخۆشیانی کردن و وێنەکانیان بڵاو دەکردنەوە کە ئێمە جەخت لەسەر خۆر و کاریگەریەکان دەکەین چییە و چ پەیوەندی لە نێوان زەوی و خۆر هەیە لە ڕێگەی ڕۆژی خۆر و زەوی کە 3 ساڵ لە 2009 و 2011 لە 20 ئادار ئەنجاماندا ئێستاش پەیوەندیمان هەیە بەڵام بە شێوەیەکی کەم لە دوای ئەحداسەکانی عێراق و ئەوانە بەداخەوە پەیوەندیمان بەو شێوەیە نەما بە تایبەتی لە ساڵی 2014 بەولاوە بەڵام لەگەڵ یەکێ لە ڕێکخراوە لەیشێ لە کۆمەڵەکان کە زۆر شانازی پێوە دەکەین پەیوەندیمان لەگەڵیاندا بەردەوامە کۆمەڵی فەلەکناسی سووریا کە ئینشاءالله لێرە بەدواوە ئەمە ڕەنگە پەیوەندیمان بکرێتەوە و چالاکی هاوبەشی گەورە ئەنجام بدەین وەکو چۆن لە ساڵی 2009 دا ئەنجامان دەدا مامۆستاژی زۆر سپاس دۆی ئامادە بیرەوە ئینتەرویوە ڕاستی نەفەری وەکتومان زۆر پێویستە لە وڵاتە ینی نەفەری وەکشت و شارەزارە بواری خۆی قسەی نەکە تەبەن ئەمەش پێشکەوتنی بەخۆ نابینین ئەگەر هیچ قسەی کرد نییە لە ئینتەرویوەکەی زیادکەی دەتوانانی کۆتاوتە دۆرگرین و ئینتەرویوەکە کۆتا پێبین ئەمن هەردەم دەستخۆشە لە بەڕێستان دەکەم ئەو گەنجە بەڕێزانە ئەو گەنجە ئازیزانە کە لە بواری زانست بە تایبەتی فیزیا لەو کۆلێژە دەوام دەکەن و سەرڕای ئەو هەموو کەم و کوڕی و کێشە و گیر و گرفتانەیە ئەو هەموو قەیرانانە هەیە بەڵام ئەوان حەزیان لەو بوارەیە ئەمە دەستخۆشیان لێ دەکەم و هیوای سەرکەوتنی زۆر گەوریان بۆ دەخوازم ئینشاءڵڵا لە بەیانیەوە کە بەیانی نزیکە وەکو ئەن الغەدر لناظره لقریب ئینشاءڵڵا ئەوانە دەبنەوە پرۆفیسۆر و مامۆستایەکانی داهاتوو لەو کۆلێژە من دەستخۆشیان لێ دەکەم دواوتەمەوە قسەیەک یەک لە فەلەکناسەکان قسێکی زۆر جوانی کردی دەڵێ زەوی لانچی مرۆڤە و مرۆڤیش هەتا هەتایە لە نێو لانکدا ناژی
کەواتە زانست ڕۆژ دوای ڕۆژ لە پێشکەوتندایە و ئەو خوای گەورەیە کە ئەو زانستی بە ئێمەی داوە تەماشا دەکەین ئێشتا گەیشتنە قۆناغێک بەڕاستی زۆر دڵم خۆشە بۆ دۆزینەوە فەلەکیانە و هیوادارم و تەمەنا دەکەم خەڵکی ئاسایی خۆمان جەماوەری خۆشەویست کاتان لێ دەکەم لەو خوڕافاتانە دوورکەونەوە کە باس لە هەندێک شت دەکات دژی ئاینە و دژی دین زانستیشە و هیوای سەرکەوتن بۆ هەمولایەک دەخوازم دەستخۆشەتان لێ دەکەم و ئینشاءالله خەونەکانمان دێتە دی و لە نێو کۆلێژی زانست یەکەم ڕوانگەی فەلەک ناسی دەکەینەوە و ئەو گەنجە ئازیزانە سەرپەرشتی دەکەن. زۆر سوپاس دووبارە بۆ ئەوەی بەڕێز، سوپاس بۆ ئەوەی خۆشەویست.